بە پاساوی مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕێوەبەرایەتی شەهیدان و ئەنفالکراوانی سلێمانی و لایەنە پەیوەندیدار و ئیدارەکانی ناوچەکە مەراسیمی 32مین ساڵیادی کیمیاباران و ئەنفالی ناوچەی قەڵاسێوکەیان هەڵوەشاندەوە. ساڵانە لە 3 ئایاردا یادی کیمیاباران و ئەنفالی گوندەکانی گۆبتەپە و عەسکەر و چەمی ڕەزان دەکرایەوە لە سنووری ناحیەی ئاغجەلەر کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوانی ناوچەکە دەڵێن ئەنجامدانی مەراسیم و ئەنجام نەدانی وەک یەکە بۆیان، چونکە بەرپرسان لەو یادانەدا جگە لە دانانی تاجەگوڵینە شتێکی نوێتریان پێنیە و سنوورەکەیان گرفتاری دەیان کەم و کورتی پرۆژەی خزمەتگوزاریە. زۆر بە کۆمەڵێ درۆ بە کۆمەڵێ سوکایەتی بەڕاستی شەرمەزاریە چی بکەین چی بە حکومت بڵێن. من وەکو خۆم وەکو ڕەشەهیدێک وەکو وارسی شەهیدێک بەڕاستی شتێک شک نابم لە وڵاتەیە بە ناوی حکومڕانی بێ. دوو کۆمپانیا دوو دەسەڵات دەستیان گرتۆ بەسە سەروەت و سامانی ئەم میلەتەیە کە سوکاری شەهید مامۆستا دکتۆر هەر هەمومان لەی سوودمەند نەبووینە. هەر یەک لە کە سوکاری شەهیدانی ئەم گوندانە بدوێنی بێومێدی تەواو لە وتەکانیان دەبیستی بەوەی جێبەجێ نەکردنی داواکارەکانی ساڵانی پێشویان کە خۆی لە هێنانەوەی ڕووفاتیان فالکراوان و دەستگیرکردنی جاش و مستەشارەکان و ئەنجامدانی پرۆژەی خزمەتگوزاری دەبینێتەوە. وەکو خزمەتگوزاریش بڕوا ناکەم هیچ شتێکی وا بۆ خەڵکی مەنتیقەکە نەکراوە. خەڵک داوای چیەکە ئیشەکانی حکومت ئاو کارەبا و ڕێگاوبانە، بەڵام ڕێگاوبانەکە خۆشتان ئەبینی کە خۆتان پێ هاتوون ئەزانن چ ڕێگاوبانێکمانێ لە تموحی خەڵکی مەنتیقەکانی لە تموحی ئەنفال و چماباران و زەرەری مەنتیقەکەمانان نییە. کێکی تەندروستیمانەیە ئەو بنکە تەندروستیمان وەک پێویست خزمەت بە سنوورەکە و هەم گوندەکەشمان ناکە بۆ پێی کە دیهاتەکانی خواری گوندەکە سەردانی ئەو بنکە تەندروستیەکەن وا لە هەمان کاتیشا ئەو بنکە تەندروستیە وەک پێویست دەوامی تیا ناکرێت بۆی پێویستە بۆ ماکرێ بە ماڵبەندێکی تەندروستی و بەرپرسانی سنوورەکەش دەڵێن بە بەراورد بە زۆری قوربانیەکانی ناوچەکە کەمترین خزمەتگوزاری بۆ دانیشتوانی گوندەکان ئەنجام دراوە و بەشی زۆری داواکاری هاوڵاتیان و کە سوکاری شەهیدانیان ئاراستەی سەرو خۆیان کردووە، بەڵام ناکرێنە بواری جێبەجێکردنەوە. ساڵانی ڕابردووە توانم بڵێم کەمترین پرۆژەی خزمەتگوزاری لە سنووری ناحیە ئاغجەلە و گوندەکانی جێبەجێکراوە کەمەش هۆکارەکانی لایەنی سەروەی جێڕنەوە بۆ قەیرانی دارایی و تایبەت بە ڕێگاوبانەکانی سنوورەکە دیارە ڕاگەیاندنی پشۆکان و قەدەغەی هاسوودچۆ و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەمانە بەشێک بوون لە هۆکارانەی کە کارکردن لە پرۆژەکانی ڕێگاوبانی سنوورەکە دواخست. لە قۆناغی چواری پرۆسەی ئەنفالدا ڕژەمی بەعز بە چەکی کیمیاوی بردومانی گوندی گۆبتەپە و عەسکەر و چەند گوندێکی سنوورەکەی کردو بۆ هۆیەوە زیاتر لە 600 هاوڵاتی ناوچەکە شەهید و ئەنفالکران. ڕزگار جەبارێن ئارتی گوندی گۆبتەپەی شەهید.